خۆیان بڕیار بەدەستن خۆیان تێشی دەدەن خۆیان چاشی دەکەنەوە. وەڵا کاتێ سەرکەوتووە بێ سندووقەکانی ATM لە هەموو شوێنەکە بکرێنەوە پاریان تیا بێ. موچەخۆران تاوەکو ئێستا کە لە شوێنی وەرگرتنی موچە و لە بانکەکان کە موچە وەردەگرن دەبێت ئیدی بێن بەدەست بیژمێرن بۆی بزانن کە کەمی پارە هەیە لە نێو موچەکان یاخودنا. بەڵام حکوومەتی عێراقی بڕیارێکی دەرکردووە لە سەری ساڵی نوێەوە پێدانی سیستەمی پێدانی موچەی فەرمانبەران تاوا دەبێت ئەلکترۆنی و با شێوازی کاش نامێنێت. بەمەش موچەخۆران و فەرمانبەران پێدەنێنە قۆناغێکی نوێی سیستەمی وەرگرتنی موچەی ماگانەی خۆیان. جا منیش لە چەند هاوڵاتێک دەپرسم بزانم ئاخۆ تاوەکو ئێستا کارتی بانکیان هەیە و تا چەند ئەم بڕیارەشان پێگرینگە پێدانی موچە بە سیستەمی کاش نامێنێت و دەبێت ئەلکترۆنی. لەگەڵمان بن. کارتی بانکیت هەیە؟ نیتم. نەخێر نیمە. بەڵێ ئەهیتر. وەڵاهی کارتی بانکی فۆرمەکان پڕ کردێتەوە بە جارێ ساوەر نەگرێتەوە. وەڵا قوربان کارتم هەیە بەڵام بازارەکەەوە ئیزبارمانەکە بە کاشش معاملە بکەین. بەڵام بە دەوایری حکومی ئەو شوێنانی کە پارەدانە ئەوە بە کارتە بێ و ئەبێ کارتش دەبێت. کارتی بانکیم هەیە و لە ناو کوردستان و لە دەروی کوردستانیش ئیسفادەم لێ کردو و شتێکی زۆر باشە. ئەگەر وەکو وڵاتانی پێشکەوتوو بتوان ئیسفادەی لێ بکرێت بەڕاستی شتێکی باشە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی اقتصادیەوە هەم حکومە دەتوانێت ئیسفادەی لێ باشتری لێ بکات و هاوڵاتیانش دەتوانن ئیسفادەی لێ بکات. حکوومەتی عێراق بڕیاری داوە لە سەری ساڵەوە ئیدی موچەی فەرمانبەرانی هەموو عێراق بە شێوازی ئەلکترۆنی بێت و بە کاژ نەمێنێت. ئەم بڕیارەت پێ چۆنە؟ خۆی ئەگەر ئەرقەڵەی نێخنێ و شتێکی باشە بەڵام ئەگەر ئەرقەڵەی بکەوتێ ینی شتێکی خراپە. خۆیان بڕیار بەدەستن خۆیان تێشی دەدەن خۆیان چاشی دەکەنەوە. خۆی پێویستە ئەگەر حەقیقەتت دەوێ هەژماری منە هەر هەژمارەکە کێشە نییە ئەگەر کێشە لە بۆ هاوڵاتیان دروست نەکەن و لۆ موچەخۆران. وەڵا کاتێ سەرکەوتووە بێ سندووقەکانی ATM لە هەموو شوێنەکە بکرێنەوە پاریان تیا بێ هەویەکان قوت نەدان باشن جیازی باش بن پارەکە بە تەواوەتی وەرگری. شتێکی باشە جا چەندە سەرکەوتووە بێ ئەبێ سەرکەوتوو بێ چونکە ئێستا هەمووی دنیای عەولەما هەمووی کارتە. ئێستا زۆر دەوڵەت هەیە ناڵم پارە ئیشناکە بەڵام زۆربەی لە 90% معاملاتیان بە کارتە. بە ئەم دەوڵەتەی ئێمەش و ئەم هەرێمەی ئێمەش وەکوە خەڵکە پێشکەوێ و کارتی هەبێ و پارەکەی لە باتیەوەی هەموو مانگە بچێت لەو قەرباڵغێ وەریگرێ بە ئەلکترۆنی بە ئۆتۆماتیک بیخەنە حیسابەکەیەوەی تر خۆی ئەچێ لە بانک وەرەگرێ لە مەکاینی پارەدان وەرەگرێ لە بازار ئەچێتە لای سەیرەفەکان وەرەگرێ مهم ئەو قەرباڵغی ئەو جەنجاڵێ نامێنێ باشترە. بڕیارێکی باشە لەبەرەوەی هەر کاتەکە تو بتەوێ موچەکەت ڕادەچێشی و هەر لە هەمان کاتدا ئەتوانی مەسەلەن بۆ نمونە موچەکەت هەمووی ئەو کاتێ ڕانەچێشی ئەوەندەی پێویستت پێ ئەوەندەی بینی. زۆربەی جار نمونە بینومانە خانەنشینیان لە کاتی موچە وەرگرتندا لەیان دزراوە یان نەوێرانە سواری تەکسی بن. هەندێک خانەنشین هەیە بە تەمەنن کەس نییە بیانێنی موچەکەیان وەرگرن هەر بەڕاستی مەعاناتیان زۆرە بەڕاستی خانەنشینە. ئەگەر ئەو کارت بانکی هەبیتن زۆر بە ئەمانەوە دەتوان لە نزیکترین ATM ماڵەکان پارەکان ڕاکێشن. زۆرم پێ باشە لەبەر ئەوەی ئەتوو ئەو کاتە لە ناو بەرکتا کە وەکو برێ تەمینەکە لە خۆت هەر کاتەچی بتەوێتن دەتوانی شوێ سعات دوو شوێ پارەی خۆت ڕاشیشی و ویان لە شەقلاوی بی لە دیانەی بی لە تورکیای بی دەتوانین خۆ لێ دەرە سەرفی بکەی بە جۆرەی خۆت. بڕیارێکی زۆر باشە ئەگەر بتوانێت وەکو خۆی جێبەجێکە وەکو وڵاتانی پێشکەوتوو کە ئەیبین مەسەلەن سیستەمی ئەوروپا هەتا ئێران کە دراوسێمانە هەموو شتەکانیان بە سیستەمی بانکی و بەکارد بەڕێوە ڕاست سیستەمێکی زۆر باشە هیوادارم کە ئیشاڵڵا بتوانن بە سەرکەوتوانە ئیشەکان جێبەجێکەن و زێر جۆی دڵخۆشی ئەبێت بەڕاستی ئەگەر بتوانن ئەوە بکەن و بە تایبەتیش بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەگەر بکرێت بە سیستەمی بانکی ئیسفادەیەکی زۆر باشی لێ دەکەن و سودمەندی یەکەم ئەوانە بن.